سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان یاوڕێم ئەزان لەکوێم ئەم سروشتە جوانەی کوردستان لەکوێ هەیە بێگومان لە گوندێکی جوانی شار باشێرە پێتان ناڵێم ئەم گوندەکوێیە با مناڵانی یاوڕێم خۆیان پێتان بڵێن کەواتە بینەرمان بن فەرموون سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان یاوڕێم چۆنن؟ باشین هەمووتان باشن؟ باش ئەییا خوا زۆر باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆش ئازان بۆچی؟ بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاو بە ئێوە یازیزەکەوێ لەم باخە خۆشەشە ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ سیرینی سیرین باشە گوندی سیرین سەر بە ناحەی کوێیە؟ باسنێ ئەی ناحەی باسنێ سەر بە قەزای کوێیە؟ چوارتا قەزای چوارتا لە پارێزگای کوێیە؟ سلێمانی هەر بژین یەک چەپڵی قای بۆ خۆتان مناڵەکان بەڵێ پێتان خۆش بواتمە گوندەکەیەوە؟ بەڵێ منیش زۆر دڵخۆشم ئاها ئەنجا هاوڕێیانمان راپۆرتێکیان ئامادە کردووە لەسەر گوندە جوانەکەی ئێوە با جارێ سەیرێکی ئەو راپۆرتە بکەین دوای دەسەکەین بە بەرنامەکەمان باشە؟ فەرموون سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم زۆر دڵخۆشم ئەم ڕۆژ بە دیداری ئێوەی ئازیز شادەبمەوە بۆ ئەم ڕۆژ گەشتێکەکەین بەرەو گوندێکی دڵگیری کوردستان هەرچەندە مەودای گەشتەکەمان دوور و درێژ بوو بەڵام ئێمە بۆ سەردانکردنی منداڵانی هاوڕێمان ماندووبوون نازانین دەی ئێستا وەرن با پێتان بڵێم ئەو گوندە جوانە کوێیە گوندی سیرین ئەم گوندە جوانە سەر بە قەزای چوارتایە و دووریەکەی نزیکەی 82 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە گوندێکی تا بڵێ دڵگیر و جوانە ئێمە هەر بە بینینی دیمەنی گوندەکە بە تەواوەتی سەرسام بووین لەبەر ئەوەی هێشتا سروشتی گوندەکە وەک خۆی مابوو دیواری بەرد و سەقفی گڵ دیمەنی گوندەکەی ڕازاوەتر کردبوو دەوروبەری گوندەکە بە چەم و جۆگە و دار بەڕوو دارگوێز دەورە درابوو هەر ئەمەش وای کردووە کە خەڵکی گوند بۆ بژێوی ژیانیان پشت بە کاری کشت و کاڵی و ئاژەڵداری ببەستن کە ئەوەش یەکێکە لەو هۆکارانەی کە درێژە بە ژیانی گوندنشینان و ئاوەدانی گوندەکان دەدات لەم گوندەدا قوتابخانەی بنەڕەتی تێدایە و منداڵان دەتوانن هەر لەم گوندەی خۆیان هەتا پۆلی نۆی بنەڕەتی درێژە بە خوێندن بدەن جگەل لەوەش خۆشبەختانە بنکەیەکی تەندروستیشی تێدایە بەڵام بەو هیوایەی هەموو منداڵانی گوند سەلامەت بن و کەس پێویستی پێ نەبێت ئێمە گفتوگۆی زۆر خۆشمان کرد لەگەڵ منداڵانمان بۆیە کاتەکانمان لە خۆیەوە تێپەڕی ئێوەش ئەگەر ئەتانەوێ گوێتان لە گفتوگۆ و زانیاری هاوڕێکانمان بێت لەسەر ئەم گوندەیان وەرن با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان فەرموون یەک چەپڵی قایم بوو ئەو کارانمان بۆ ئامادەکردنی راپۆرتەکە مناڵەکان بەڵێ حەسان لێ بە خێرایی چیرۆکێکتان بۆ بجەرمەوە بەڵێ کەواتە بە باشی گوێم بۆ بگرن باشە باش چیرۆکەکە ناوی تۆوە بوێرەکەیە ئەڵێ لە قوڵایی خاکێکی نەرم و شێدارە تۆوێکی بچکۆلانە لە ناو تێکڵەکەیە خۆی شاردبووە ئەو زۆر تامەزرۆ بوو کە ژیانی سەر زەوی ببینێ بەڵام کە گوێی لە دەنگی ڕەشەبا و با و باران ئەبوو کە بیری لە تشکی خۆرە کردەوە ترسدای ئەگرت و ئەیون نا من ناچمە دەرەوە ئەی ئەگەر تشکی خۆر سووتانمی ئەی ئەگەر باران تەڕی کردم و سەرمان بوو ڕۆژێک کرمێکی زەوی بەلایە تێپەڕی
کەمێک گڵەکەی لابردوو لە تۆکە چووە پێشەوە بە خەندەیەکەوە پێیوت ئەوە تۆ چیەکەی لە ناو ئەم تۆکڵە ڕقەیە ئێرە زۆر تاریکە خاکەکەش چواردەوری گرتووی تۆوەکە زیاتر چۆوە ناو خۆی و خۆی بچوو کردەوە بە ترسێکەوە وتی با تاریک بێ گرنگ ئەوەیە لێرە پارێزراوم و هەست بە ئارامی یەکەم ڕۆژی دواتر ڕێکی دارچنارێکی دانا کە گەیشت بوویە نزیک تۆوەکە بە دەنگێکی پڕ لە میهرەبانیەوە پێیوت مەترسە تۆوی پچکۆلانە تیشکی خۆر گەرمە ئەکاتەوە و باران ژیانە پێبەخشێ ئەگەر لەژێر ئەم خاکەیە نەچیتە دەرەوە هەرگیز گەورە نابی هەرگیز بەو گوڵە جوانەی کە پەپولەکان خەونی پێوە ئەبینن تۆ خۆ نابینی تۆ پچکۆلانەکە کە بە قوڵی لە قسەکانی دارچنارە داناکە ورد بوو بۆەوە دواتر هەناسەیەکی قوڵی هەڵکێشا و بوێری خۆی کۆ کردەوە و بە هەموو هێزی خۆیەوە پاڵی نابە تۆکڵەکەیەوە تاوەکو درزی برد پاشان یەکەم تاڵە ڕێگی وەکو قاچێکی بچکۆلانە بە زەوی تادا کوتی و خۆی لە ناو خاکەکەیە جێگیر کرد ئەوەستی بە ئازارێکی کەم کرد بەڵام هەستی بە هێزێکیش کرد کە پێشتر هەستی پێ نەکرده بوو گوڕی خواردەوە ویستی بەرەو سەرەوە بچێ بەڵام بەردێکی ڕەخ و گەورە ڕێگەی لێگرت تۆوەکە چەند هەوڵیە نەیتوانی بەردەکە لابە لە دڵی خۆیان وتی هەرچێک ڕووبا ئیتر ناگەڕێمەوە ئیتر بە هێواشی پێچێکی بە دەوری بەردەکەیە کردەوە و بەرەو پێشەوە هەنگاوینا ئەمە فێری کرد کە هەنێک جار بۆ گەیشتن بە ئامانجەکە و ئەبێ ڕێگەیەکی نوێ بدۆزیتەوە جارێکی تر بە هەموو هێزی خۆیەوە پاڵێکی نا بە گڵەکەوە و تا گەیشتە سەر زەویەکە کە یەکەم تیشکی خۆر بەرگەڵا پچکۆلەکانی کەوت چاوەکانی کردەوە سەری سوورما درەختەکان سەوز و گەش و ئاسمان شینێکی کاڵ بوو جیهان زۆر گەورە و جوانتر بوو لەوەی کە بیری لێ کردەوە کە بایەکی فێنک خۆی کرد بە نێو گەڵاکانە قسەکانی پیرە چنارەکەی بیرکەوتەوە وتی مەترسە تۆوی پچکۆلانە تیشکی خۆر گەرمەیە کاتەوە و باران ژیانە پێبەخشێ ڕۆژەکان تێپەڕین تۆوەکە چیتر تۆ پچکۆلانەکەی جاران نەبوو ئەو بوو بە نەمامێکی گوڵێکی نازدار کە گەڵاکانی ئەبریقانەوە پاشان چەند ڕۆژێک تێپەڕی لە ناوەڕاستە خونچەیەکی سووری گەشت کرایەوە بۆنەکەی هەموو دەوروبەری پڕ کرد پەپولەیەکی ڕەنگین هات و لەسەر خونچەکە نیشتەوە نەمامەکە خەندەیەکی کرد و هەستی کرد کە بووە بە بەشێک لە جوانی جیان سەری بەرز کردەوە بۆ دارچنارە پیرەکە و پێیوت زۆر سوپاس بۆ تۆ کە ئازاتی و پێبەخشیم ئێستا تێ ئەگەم کە ژیان لەو دی و ترسەکانەوە دەست پێەکات چیرۆکەکەم خۆش بوو بەڵێ یەک چەپڵە بۆ ئەو گوێڕاڵی و جوانی خۆتان لێبەن ئافرین ئێستا دەستکەین بە بەرنامەکەمان بەڵێ بچمە لایکێ ڕازە گیان بەڵێ ڕازە چۆنی باش دەنگ و باسە ڕاواش ڕازە من زۆر دڵم خۆشە بڵێ بۆ بۆ لەبەرەوەی بووم بە هاوڕێی تۆ مناڵەکانی گوندەکەتان ئافرین ڕازە گیان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند چوار لە پۆلی چوار ئەی ئافرین قوتابخانەکەتانە خۆشەوێ بەڵێ حەزەکەی خزمەتیکەی بەڵێ باشە ئەگەر بینی و بەلوعەیەک لە قوتابخانەکەتان ئاشکاوە تۆ چیەکەی ئەچم ئەی بەسمەوە ئافرین دواتر ئەبێ مامۆساکانە یان کەسێکی گەورە ئاگادارکەیتەوە بڵێ ئەو بەلوعەی پۆلەکەمان شکاوە یان ئەگەر مناڵێکە بینی شت فڕاتە سەر زەویەکە چیەکەی پێڵەن هەڵیگرێرەوە هەڵی گرێرەوە ئافرین بۆچی ئەگەر هەڵی نەگرێتەوە چیە بێ ژینگەکەمان پیسە بێ ژینگەکەمان پیسە بێ باش ئەگەر ژینگەکەمان پیس بێ ژینگەکەمان بەکەڵکی ژیانیت نەخێر ناخێر ئەی باشە چی بۆ مناڵاناڵی کەشت فڕێنە سەر زەویەکە پێیان هەڵم هەڵیگرنەوە چگە ژینگەکەمان پیسە بێت ئەی ئافرین ڕاست بەڵێ خەڵکیە بۆ ئەم گوندە جوانی ئێوە بۆ سەیران بەڵای کەم کەم ئەی تۆ خۆوەچی بۆ گەشت و سەیران بەڵێ باشە ئێمە کاتێچین بۆ گەشت و سەیران پاشماوەمان پێ وایە وە باشە ئەبێ پاشماوەکانمان چی لێ بکەین ئەبێ کۆیکەینەوە و بخێنە لای ساتڵی خۆڵەکەوە ئەی ئافرین ئەگەر وای لێ نەکەین ئەم زەویە بە کەڵکی ژیان نامێنێ هەمووی ئەبێ بە پاشە ڕۆ خۆڵ و پاشماوە وایە وە ئافرین ڕاست بەڵێ
ئەی تۆ گوندەکەی خۆتانە خۆشەوێ؟ بەڵێ ئافرین پێویستە ئێمە ناوچەکەی خۆمان گوندەکەی خۆمان شار و وڵاتی خۆمان خۆش بوێ ئەگەر خۆشمان نەوێت و دڵمان پێی نەسووتێ پێش ناکەوین وایە؟ وە ئافرین یەک چەپڵی قایم بۆ دادەڕاست دەست خۆش ڕازێکیان مایکەکەمە بە سیە کاکە سیە بەڵێ چۆنی؟ باشم ئەوەرکە جوانە سیاجان سیە بەڵێ دەنگ و باسی چۆنە؟ لا باش هەر باش بی سیاجان بەڵێ تۆ چووتەتە قوتابخانە بەڵێ لە پۆلی چەنی؟ لە من نازانم تۆ هێشتا نەچووی بەڵام حەزت لە قوتابخانەیە وایە؟ وە لەبەرەوەی تەمەنی تۆ بچکۆلێ وایە؟ وە سیە حەزەکەی وەکو ئەم هاوڕێیانەی ترێ زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە؟ بەڵێ باشە کەواتە ئەبێ بە قسەی دایە و بابە بکەی باشە؟ باش ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوە بخۆی نابێ یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد و شتانە بکەی باشە؟ باش ئەبێ لەگەڵ هاوڕێکانیشتا یاری بکەی ئەگەر وەرزش بکەی ئەگەر یاریان لەگەڵا بکەی ئەو کاتە باڵا و زوو گەورە بێ مێشکێ باشتر گەشاکە ئەو کاتە توانای زۆر باشە ئەبێت و لە قوتابخانەش زۆر باشە بی وایە؟ وە ئافرین باشە تۆ حەزەکەی کە چووتە قوتابخانە و گەورە بووی ببی بەچی؟ بە پۆلیس ببی بە پۆلیس ئافرین لەبەر ئەوەی پۆلیس خزمەتێکی باشی نیشتیمانەکەمانەکە ئەگەر ئەوان نەبێ ئێمە سەر و ماڵمان پارێزراو نابێ وایە؟ وە ئافرین یەک چەپڵی قایم بۆ کاکە سیاجان ئای دەست خۆش سینەم گیان چۆنی؟ باشە ئای گیان سینەم لە هەمووتان بچووکترە وایە؟ ئەبێ ئێوە باش ئاگاتان لە سینەم بێ لەبەر ئەوەی لە ئێوە بچووکترە ئەبێ لە کاتی یاریە ئازاری پێ نەگەێنن ئەبێ یاری لەگەڵکەن ئەبێ بە قسەشی بکەن وایە؟ سینەم خوشکی پچکۆلە ئێمەیە سینەم چۆنی؟ باشم منە خۆشەوێ؟ ئەی منە بینی لە تەلەڤیزیۆنەکە؟ با ئافرین ئەبێ بۆ خۆ سەیری تەلەڤیزیۆنەکەکەی سەیری منکەی سەیری دادە تەوارکەی سەیری دادەماریکەی سەیری دادەشێنەکەی سەیری داپیرەکەی چیرۆکی خۆشتان بۆ گێڕێتەوە وایە؟ باە ئەی باشە منە بینی کاتم بۆ گوندەکان حەزەکەی بەرنامەکەمان ئاوا بچێ سەردانی هەموو منداڵانی کوردستانکە؟ ئافرین سینەم تۆش نەچووتەتە قوتابخانە وایە؟ وایە باشە ئەی ئادەی تۆ چی یاریەکەکی لەگەڵ هاوڕێکاندا؟ حەزت لە چی یاریەکە؟ من بەڵێ مەساسە حەزت لە مەساسەیە؟ ئەی حەزت لە چی یاریەکە؟ دادی یاری باجی باجێ ناکەن بووکێن؟ با حەزت لە یاری بووکێنە؟ ئافرین ئەبێ یاری بکەیت لەگەڵ هاوڕێکاتە نابێ یەکتری ئازار بن باشە؟ با ئەی ئافرین من سینەمم زۆر خۆشەوێت لەبەرەوەی زۆر جوان و پچکۆلێ حەزەکەم یەک دنیا خوشکی پچکۆلێ وەکو تۆمە بێ یەک چەپڵی قایم بۆ سینەم گیان دەست خۆش مایکەکە بە دادەشەنگە ئافرین دەست خۆش شەنگە گیان بەڵێ چۆنی؟ وەڵا باشم هەر بژی دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باش ماڵەوە چۆنن؟ وەڵا باش دایە و بابە باشن؟ بەڵێ هەر بژی شەنگە؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ لە دەرە چوون بۆ سێ دەرەچی بۆ سێ؟ بەڵێ ئەی ئافرین شەنگە؟ بەڵێ چەند خوشک و براوەیە؟ سێ برام هەیە سێ دوو برا؟ خوشکم هەیە چەند خوشک؟ دوو ئەی تەمەند درێژ بن ئەوان لە خۆ گەورەترن؟ بەڵێ ئافرین ئەوانش لە قوتابخانەن؟ بەڵێ ئافرین پێم خۆشەوە مناڵانی کورد هەمویان ئەخوێنن هەمویان لە قوتابخانان هەر بشی شەنگە؟ بەڵێ ئادی پێم بڵێ گوندەکەیەوە قوتابخانەی تایە؟ بەڵێ هەتا پۆلی چەند؟ نۆ تا پۆلی نۆ ئەی ئەگەر مناڵان دەرچن بۆ پۆلی 11 و 12 لەم گوندە ئەچن لەکوێ خوێنن؟ ئەچن لە سلێمانیە خوێنن سلێمانی باشە ئەبێ ئێمە کە گوندەکەمان قوتابخانەی تیان نەبوو بڵێن ئیتر ناخوێنین واز لە قوتابخانە ئەنین؟ نەخێر بۆچی سوودی خوێندن چییە؟ زانیاریمان فێرەکە ئافرین فێری زانست و زانیاریە بین لە ڕێ خوێندنەوە ئەتوانین داهاتوێکی باش بۆ خۆمان دابین بکەین ئەتوانین وڵاتەکەشمان پێش بخەین وایە؟ وا باشە ئەی ئادی تۆ پێم بڵێ شەنگە کە گەورە بووی تۆ حەزەکەی ببی بەچی؟ حەزم لێ ببم بە دکتۆر بەچی؟ دکتۆر دکتۆر باشە لە
گوندەکەیەوە نەخۆشخانەی تایە؟ بەڵێ ئەی لەخوا بەزیابێ زۆرم پێخۆشە. باشە ئەگەر بووی بە دکتۆر حەزەکەی لە گوندەکەی خۆتانە خزمەتی مناڵا بکەی یان بچیتە شار یان گوندێکی تر؟ لە گوندەکەی خۆمانە. ئەفەرین ئەبێ ئێمە هیچ کاتێ شوێنەکەی خۆمان لەبیر نەچێ، خەڵکی خزمان و گوندەکەی خۆمان لەبیر نەچێ، چونکە ئێمە لەم خاکەیە گەورە بووین، لەم خاکەیە لەدایک بووین، وایە؟ وایە. ئافەری شەنگە جان، شەنگە بەڵێ. مناڵان بۆ ئەوەی زیرەک بن ئەبێ چی بکەن؟ ئەبێ وانە بخوێنن یان نابێ بیخوێنن؟ ئەبێ بخوێنن. ئەبێ بخوێنن، چونکە گەروانەکانیان نەخوێنن ئەو کاتە زیرەک دەرناچن و لە قوتابخانە باش نابن، وایە؟ وایە. ئافەرین شەنگە بەڵێ. ئادی چیمان پێشکەشەکەی مناتون بۆ گوندەکەی ئێوە؟ چیرۆک، گۆرانی، شەعر چیمان بۆڵێ؟ شعری جەژن. ئادەی خۆم گۆڕیوە وەکو گوڵ پێ ئەکەنم پڕ بادڵ جۆژنە بۆ یادڵ خۆشم جلی کوردیە پۆشم قوڵپەی فەسەلیا قەیسی گەشت و برنجی کوردی ئەم دەنگی کەوگیر و کەوچک سەعاتیش ئەڵە چکچک ئەم هەموو دەنگ و بۆنا پێمان ئەڵت کە جەژنا گردن ئازادی بکەن پیرۆزە ئەمڕۆ جەژنا. ئەی ئافەرین شەنگە جان، یەک چەپڵی زۆر قایمی بۆ لێبەر. دەست خۆش هەر بشی مایکەکە بە بە کاکە شکار. شکارگیان بەڵێ چۆنی؟ وڵا باشم. ئەی یاخوا باش بی خزمان چۆنن؟ وڵا باش. ئەو قەوما هەمووی باشن؟ ئارۆڵا. ئەی لەخوا بەزیابێ هەواڵیان بپرسە باشە؟ بەڵێ. بڵێ کاکە زیتەڵاتە بوو دەسی گەورە و بچووکی ماچە کرد باشە؟ بەڵێ. ئافەری شکارگیان بەڵێ. لە قوتابخانەی تۆش؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ 6. لە پۆلی 6. ئەی ئافەرین هەر بژی شکار. بەڵێ. باسی گوندەکەی خۆتانم بۆ بکە. گوندەکەمان خۆشە. خۆشە؟ بەڵێ. منیش ئەزانم خۆشە بۆیە هاتم بۆ ئێرە لەبەر ئەوەی بەڕاستی زۆر سەوز و جوان بوو. پێم بڵێ لەم گوندەی ئێوە خەڵک کاری کشت و کاڵەکە؟ بەڵێ. چیەکەن کشت و کاڵ؟ تەماتە و باینجان و کولەکە و گەن و جۆ. هەی ئافەرین باشە ئەمە بۆکەن ئاوتان هەیە یان ئاوتان نییە؟ ئەومان هەیە. کەواتە ئاوتان هەیە بۆیە ئەم کاری کشت و کاڵاکەن وایە؟ بەڵێ. باشە ئێمە کە هاتین بۆ ئێرە بینیمان داری زۆر تیا بوو. ئێرە بە چه دارێ زۆر بەناو بەڕوو. بەڕوو؟ بەڵێ. ئەی باشەمە ئێستا لە ژێریا داری شوین ئەوە چییە گرت؟ داری گوێز. شووتی پچکۆلەیە؟ داری گوێزە. ئەی وەبزانی شووتی پچکۆلەیە. باشە شووتی داری هەیە؟ نەخێر. داری نییە؟ بەڵێ. ئەگەر داریە بووە لەوانەیە دارەکانیان زۆر زۆر گەورە بووە وایە؟ بەڵێ. ئافەرین شکار بەڵێ. کاتێککە خێزانەکە و کاری کشت و کاڵەکەن تو ئەو کاریانەکەی بەڵێ. چیان بۆکەی؟ یارمەتیان دەدا. ئەتوانی ئاو و چاو خواردن و شتیان بۆ بەری بۆ سەرزەویەکان؟ بەڵێ. ئافەرین بەڵامە بێ ئاگاشمان لە خۆمان بێ لەبەرەوەی ئێمە تەمەنمان بچووکترە وەکو ئەوانمان پێ ناکرێ وایە؟ وایە؟ بەڵێ. باشە شکار بەڵێ. کارێکی باشە خەڵکی گوندەکان کشت و کاڵ و ئەم شتانە بکەن یان خراپە؟ باشە. بۆچی باشە؟ لەبەرەوەی سوودمان پێگەێنن. ئافەرین لەبەر ئەوەی بژێویمان بۆ پەیاکە خەڵکی شاریش بەهۆی خەڵکی گوندەکانەوە خۆراکیان دەسەکەوێ وایە؟ وایە؟ بەڵێ. ئەفەرین یەک چەپڵەکای بۆ کاکە شکاری خزمی خۆمان. شکارگیان مایکەکە بەبە نزا. نزاگیان چۆنی؟ وڵا باشم. دەنگ و باس و چۆنە؟ وڵا باشم. ئەیجاکە جوانە یاخوار باش بی. حەزەکەی ببین باوڕێ؟ بەڵێ. کەواتە ئەبێ هەموو ڕۆژێک سەیری ماوەی مناڵانی کورساتکەی بۆی بەرنمەکانی ماوەی مناڵان ببینی تو سوودی لێ ببینی باشە؟ باش. نزاگیان بەڵێ. لە پۆلی چەنی؟ لە پۆلی دووم دەرەچم بۆ سێ. لە پۆلی دووی دەرئەچی بۆ سێ. ئەی ئافەرین نزا بەڵێ. عادی پێم بڵێ حەزت لە چی یاریەکە تۆ؟ چاوشارکێ. چاوشارکێ و قەڵا لەگەڵ چای یاریەکەی؟ لەگەڵ هاوڕێکانم. کێو ناوڕەکانە؟ ئەڵا شەنگە و یاران. لاوێن و شەنگە و یاران و سینەم و وایە؟ وایە. ڕازیش؟ بەڵێ. ئافەرین لەکوێ یاریەکان؟ ئەڵا ئەیتی ئالەم دەوروبەرە. باشە مناڵان نەبێت لە سەرجادەکان یاری بکەن؟ نەخێر. بۆچی؟ لەبەرەوەی سیارە لەیان سیارە ماتۆرسکی. ئافەرین سیارە و شتانی لێ بێ ماگەداری خۆمان بین وایە؟ وایە. نزاگیان؟ بەڵێ. ئەدی پێم بڵێ لە گوندەکەی ئێوە خەڵک کاری ئاژەڵداریەکە؟ بەڵێ. ئاژەڵ چی بەخێوەکەن؟ ئەڵا مەڕوو مانگا ئەو شتانە. مەڕوو مانگاوە شتانە. باشە سوودی مەڕوو مانگا چییە؟
ئیتر پەنیر و قەیماق و شیر و ئانەمان پێ ئەدەن وایە ماستی خۆش ماستی کوردی وایە وایە باشە ئێوە ئەو بەرهەمانە هەمووی خۆتان ئەیخۆنیان لێشیە فرۆشنەوە لێشیە فرۆشینەوە خۆشمانەی خۆی ئافرین کەواتە کاری ئاژەڵداریش وەکو کاری کشت و کاڵ سوودیە بۆ خەڵکی گوندەکان وایە وایە کەواتە ئێمە بێکاری ئاژەڵداری بکەین یان نابێ بیکەین ئەبێ بیکەین ئەبێ بیکەیت باشە ئێوە چه ئاژەڵێکتانەیە لە ماڵەوە مانگە مانگەکاتان ناوی چییە ئانامانە ناون بۆرەتان نییە بۆرە ئەی سوورە هەمان ئەی ڕەشە هەمان مانگا چاوی زۆر گەورە و جوانە وایە وایە ئەو برژاگانەوەنە جوانە بوویش حەزەکەم یەک دنیا مانگامە بێ منیش بۆی هاوڕێتیان کەم باشە تۆ ئەو شتیان بۆ دانی بەڵێ ئافری نابێ ئازاریشان بین وایە وایە هەر بشی نزاجان نزا بەڵێ ئەدی چیمان پێشکەشەکەی ئەڵا گۆرانی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ لە ئاشتیدا جوانی نامەوێ جارێکی تر وێران بێ نیشتیمانم باخچە و ماڵ و هێلانە بە ئاودانی جوانە ئاشتی خۆزگەیە و هیوە بۆ مناڵ لەگە شوێنێ لە هەر جێیەکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگزی شارەکەم گوڵ لە بەرۆکی ئەدەم ئەی ئافرین نزاجان یەک چەپڵی زۆر قایم دەست خۆش مایکەکە بەبە کاکە لاوێن کاکە لاوێن بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە باش ئەیا خوار باشبی لاوێن جان لاوێن بەڵێ لە مەکتەبی بەڵێ لە پۆلیچەن حوت ئەو نەماوە بچیتە پۆلی نۆ و بچیتە پۆلی دە و ئەوانە وایە بەڵێ باشە ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە نەخێ نزیکە بەڵێ باشە لاوێن بەڵێ ئەو مناڵانەی کە بچکۆلن لە خۆ بچووکترن کاتێک کاچم بۆ قوتابخانە بەجیانێڵی یان ئاگاو لیان نەبێ ئاگام لیانە بێ ئەبێ ئاگاو لیان بێت لەبەرەوەی تۆ لەوان گەورەتری کاتێککە ڕێگا کوڕە یان بە فرێبارێ یان بارانە بارێ ئەبێ ئاگاتان لە یەکتری بێ وایە بەڵێ ئافرین لاوێن بەڵێ ئەم گوندە جوانەی ئێوە کوڕە گوندەکەتان زۆر جوانە زانی بەڵێ کاتینە ناوە بە پیاسە سەیری دارمانە کرد سەیری ئەو ماڵە جوانانەمانە کرد ئەجا خەڵکەکەشی زۆر باش و بەڕێزن بەڵێ کوڕە باسی گوندەکە تا بکەین و دەی هەر حەزەکەم سەیری ئێرە بکەم بۆ لاوێن بەڵێ گوندەکەتان ناوی چییە سیرین باشە سیرین واتای چی ئەزانی یعنی ناوکەی لە چێواتوە ئەسێ ڕێگاوە هاتووە ڕێگایشان دەسی بۆ پێنجان ڕێگایشان دەسی بۆ سلێمانی ڕێگایشان دەسی بۆ لای موسەک و ئەوان وەڵی ڕاستەکەی ئێمە کاتی سێ ڕێگەمان بینی ئاگای لێبوو کاگادی وا بوویان ناها ئێمە سێ ڕێگەمان بینی خەریک بوونیش بین ئالەوێ وتمان ئەو بۆ کوێت ئەویان وا بوو کەواتەیەکیان نەچێتەوە بۆ پێنجێن بەڵێ پێنجێن بەبێتەوە نزیکە مەرگم لوبنان شکێن بووی داخی بەجەرگم تازە بوو کێبووی بەسەر چیاوە ئەهات نەسەیرێ بەملاو بەولاوە ئاشاریشە زانم وایە بەڵێ ئەوەی تریشان نەچێتەوە بۆ موسەک و بارێ ئەو ناوە بەڵێ ئەوەی تریان سلێمانی شاری ئەڵمەت و قوربانی باشە پێم بڵێ ئەم گوندەی ئێوە ئەگەر لێرە دەرچی ئیتر ئەچی بۆ کوێ لێرە دەرچی بۆ سێ ڕێگە لە دوای ئەم گوندەی ئێوە گوندی تر هەیە نەخێر ئەیە چێ بۆ کوێ ئێران وی ئەوە نە دوورکەوتوینەتەوە لە سلێمانی بەڵێ ئەو دیوە ئێرانە بەڵێ واتە ڕۆژهڵاتە وایە بەڵێ ئێمە نابێ بڵین ئێران ئەبێ بڵین ڕۆژهڵات چونکە خزمان و مناڵانی هاوڕێشمان لە ڕۆژهڵاتەیە وایە بەڵێ تۆزانی من چوومەتە ڕۆژهڵاتیش لەوێ بەرنامەم کردووە لەگەڵ مناڵە ئازیزەکانیەوێ ئەوانیش ڕێز و سڵاویان نەبوو بۆیە و چاوی هەمووتانی ماچە کرد لاوێن بەڵێ ئافرین زۆرم پێخۆشە ئاوا مناڵان واتای ناوی گوندەکەی خۆیان بزانن بۆی ئەگەر گەشتیارێک یان میوانێک یان بیانیە کاتە گوندەکەتان وتی واتای ناوی گوندەکەتان چییە ئەگەر بڵی نایزانم ئەیبە وایە بەڵێ ئەبێ بیزانین و ئەوانیش فێرکەین بەڵێ تۆ خاکەکی خۆتانە خۆشەوێ بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ لاوێنی ئەوڕێمان دەست خۆ مایکەکە بە دادە یاران بەڵ چۆنی هەڵا باش یارکە جوانە یاران جان
بەڵ لە پۆلی چەنی یەک دەرچمە دوو یەک دەرچووی بۆ دوو ئەی ئافرین ئەوە دەنگی کەڵەشێر بووتی ها بەڵ یاران بەڵ کەڵەشێر ڕۆژی چەند هێلکاکە جاری وایە یەک و دوو کەڵەشێر هێلکاکە نە نایکە ئەو بەگاڵتەوتم وتم بزانم با سەر لە تۆ تێک بم کەڵەشێر تەنیا خوێنێ هێلکەمان بۆ ناکە وایە بەڵ ئەی مریشکە خوێنێ مریشک ڕۆژی چەند جارە خوێنێ هیچ مریشک ناخوێنێ ئەی ئافرین یارانجان یاران بەڵ وتل دەرچووی بۆ پۆلی دوو بەڵ ئەی ئافرین حەزی لە قوتابخانەیە بەڵ باشە کاتی قوتابخانە ئەبێ شەوان زوو بخەوین یان درەنگ زوو ئەبێ شەوان زوو بخەوین ئەی باشە ئێستا کە کاتی پشووە و قوتابخانەمان نییە ڕۆژەکانت چۆن بەسەرەبەی سەرقاڵی چیت کتێب کتێب بخوێنیتەوە بەڵ ئەی ئافرین من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوەن لەگەڵ خۆمان ناوی گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان چاپی کردووە بۆ ئێوەی ناردۆ بە دیاری ئەجا چیرۆکی خۆشی تایە بابەتی زۆر بە سوودی تایە زانیاری گشتیشی تایە ئەجا تۆ شەتوانی بیخوێنیتەوە سوودی لێ ببینی باشە باش یاران بەڵ زستانان ئێرە ساردەیان گەرمە ساردا ساردا ئێمە ئەبێ ئەمدارە جوانانە لە بنا ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نە نەخێر بۆچی سوودی دار چییە ئێمە لە ژێر سێبەری چیا دانیشتووی ئەم سێبەرەی چی دارگوێز دارگوێز کەواتە دارەکان زەویمان بۆ فێرنگەکەن وایە ئێمە هەوای پاک لە چیەوە وەرەگرین لە دارەکانەوە وایە کەواتە دارەکان هەوای پاکیشمانێنێ هەروەها لە بەروبوومەکەشیە خۆین کەواتە لە بری ئەوەی کە دار ببرینەوە ئەبێ ساڵانە چی بکەین ئەبێ دار بڕوێنین وایە بەڵ چونکە ئەگەر دار بڕوێنین ئەو هەوا و ژینگەکەمان زۆر زۆر خۆشە بێ وایە ئافرین یاک چەپڵی قای بۆ دادێ یاران هەر بشی مایکەکە بە بە کاکە محەممەد کاکە محەممەد بەڵێ چۆنی وەڵا باش دەنگ و باسێ چۆنە وەڵا باش ئەی یاخوا باش بی ئاوایی چۆنە وەڵا باش باشە شکر بەڵێ ئەی لەخوا بەزیابێ هەر ئاوەدان بێ محەممەد جان بەڵێ لە پۆلی چەنی دەرەچم بۆ حەو دەرەچی بۆ حەوت ئەی ئافرین کەواتە تۆ لاوێن نزیکن بێکەوە وایە بەڵێ ئافرین لێک پۆلن بەڵێ هەر بشین محەممەد بەڵێ ئەدی پێم بڵێ ئەم گوندەی ئێوە داری زۆر تایە وایە بەڵێ ئەجا ناوچەکەشتان شاخاویە بەڵێ ئاژەڵی کێوی لێە بەڵێ ئاژەڵی کێوی چی زۆر لێ ڕێوی و چاقاڵ و کەروێشک و ئەی فیل فیلتان نییە ناڵ چۆن بۆ ئێرە بۆ فیل ناوێ ئافرین فیل لە هندستانەژی وایە بەڵێ ئافرین محەممەد ئێمە ئەبێ ئەم ئاژەڵانە ڕاو بکەین و لە ناویان بەرین نەخێر بۆ نابێ نابێ لەبەر ئەوەی ئەوانش گیاندارن ئەوان هاوسەنگی زەویان ڕاگرتووە ئەوان ژینگەکەمانیان جوان کردووە ئەگەر لە ناویان بەرین ژینگەکەمان بە بێدەنگی و بە ناخۆشیە مێنێتەوە وایە بەڵێ ئافرین محەممەد بەڵێ لە وەرزی هاوینە بەڵێ ئەو کەمەکە یان زیاکە زیاکە نە لە وەرزی هاوینە کەمەکە کەمەکە وایە بەڵێ باشە ئاژەڵانیش وەکو ئێمە تینویان نەبێ وایە بەڵێ باشە ئەگەر ئاژەڵێک پێویستی بەوە بووکە ئاو بخواتەوە و ئاوی لەلا نەبوو تۆ چۆن ناوکاریەکەی ئەچم ئاوی بۆێن ئەچی ئاوی بوێنی کەواتە محەممەد جان ئێمە بۆ ئەوەی ئاژەڵان لە توێنێتی ڕزگار بکەین پێویستە لە بەردەرگای ماڵەکانمان لە حوشەکانمان لە سەتڵێکە ئاودانین بۆ ئەوەی ئاژەڵی کێویەکان و ئاژەڵە ماڵیەکانیش لێ بخۆنەوە وایە بەڵێ ئافرین تۆ حەزت لە چه ئاژەڵەکە سەک سەک ئافرین سەک یەکێکە لە ئاژەڵە بە وەفاکان بە تایبەتی بۆ گوندەکان زۆر باشە لەبەرەوەی کاری پاس و پاسەوانیشی پێکەن وایە بەڵێ ئافرین یەک چەپڵێک قایم بۆ محەممەد جان مناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو من زۆر زۆر سوودم بینی لە گفتوگۆکاتان ئەجا بەڕاستی زۆریش ئاسوودە بووم لەبەرەوەی زانیاری زۆر باشتان پێوتم لەبەرەوەی زۆر گوێڕایەڵ بوون بەرنمەیەکی تا بڵێ خۆشمان کرد بێکەوە بەڵام بەداخەوە کاتی بەرنمەکەمان بەرەو کۆتایی ڕۆی من لێرەیە بەجێتان هێڵم هەتا گوندێکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحافیز حافیز